زیبا سنم جزاروکتیا خواب خونای او بکو لآمورا دوتاره بده. سمایا بالیجی لهرما کردستانی گشت بویه. اما بحث دو کامیرا بانند کن کود دبرا برواری عزا لوده فوتوین گلکی جوان دگره و تمنی خوشی ده فوتوگرافیه ده در باز کرده. لولايتك لأمريكا ده حسيني جي تتكارب بيجي بدري هنا سلاوريز أزم سريع سالي ديسام خلقك كانوج برنامج شعبي رودة والقلومة في تشارين جوان وبالكش مجبوعة أما ذكرنا لدسبيكي أما بيرو خوبدن خراسانا إيراني قالك جارة دما كوماف دبا أخون قالك الزحمة دبا كو ديسام بيك ورا أفجي تشيروكا قالك صانا جناف تشيروكا وانجلا كسان لما يجروا جورا بحثا جناكي بكن حفتي صالية لخراسانا إيرانية تجي زيبا سنم كو وكيما بحثكر حفتي صالية لويدا بريدجي جزاروكتيا خوبا خوناي أو بكو لآمورا دوتاري بدا لو جلا كسان جي بابيوي ندهشت زيبا نها بفيت ثماني خوي حفتي صالي لقنزي خواه بجلو بركي خوي كردي خوشك بهتر الأمور خود ده الأمور دوتاری یعنی وقت بجی نه خونا خوب بکنی زانی بیان نزانی بجی ل نه خونا خوب بکنی و الأمور دوتاری ده هونجی تماشا بکن دچینا پارێزگای خۆراسان لە ئێران لەوێ زیاتر لە ملیۆنە کورد هەن زیبا سەنەمی تەمەن 70 ساڵ یەکێکە لەو کوردانە زیبا سەنەم خەڵکی گوندی قەڵەبەیگی سربەشاری شێروانە لە خۆراسان زیبا لە ماڵەکەیدا بە جلوبەرگی ڕەسەنی کوردانی خۆراسان دەردەکەوێت ئەو لە منداڵیەوە حەزی بە ژەنینی دووتار بووە بەڵام باوکی ڕێگەی پێنەداوە بیژەنێ ئێستا زۆر جار لە کاتی بێتاقەتی و دەست بەتاڵی دادەنیشێ و دووتار دەژەنێ زیبا سنم آهنگربیگ جا روستای گلیب هستنم ولی متولدی گلیب بگنی الان تقریبا از 16 سال اومد جا گلیب برکتم بعد بابی ما خواهد دوتار زن و بخشی و غزوری ما دوتار زن و بخشی و خزانه ما خواهی مکو یاد گرد بابی وانا بیاد نه ما خزانه خواهی یاد دا مکو دوتار سرپنجه یاد دا هنگو اخواه دو سازه نهن کردن ویولین لیخستن دوتار لیخستن ضرب لیخستن و دو سازه نهن کردن زیبا سەنەم دوای تەمەنی 45 ساڵی دەستی بە ژەنینی دووتار کردووە و هەروەها گۆرانیشی گوتووە پێشەوە باوکی ڕێگەی پێنەداوە دەست بۆ هیچ ئامێرێکی میوزیک ببات لە کاتێکدا باوک و باپیریشی مامۆستای دووتار بوونا دوتار اگر لدستم بدیانه از دکشتم بابی ما دوتار زن و بخشی و غزوری ما دوتار زن و بخشی و ولی اگر دوتار لدستم بیانه از دکشتم بعد ما دزی هر وقت جمال ورده کردن ما دزی التانی لیته خست تا ما ای خجای وانه خواستم بیانه مال ما دوتار داوید بشرد بعد تا چند سال کن که جا غزوری خواهان جداونه چونی منطقه ایوب پیغمبر نشمنده ونی لوی ونه بعد ما دوتار هلتانی لیته خست مدی میریم گپ نکه بعد گوت دوتار رازی لیخنی مگو چه رازی نم دوست دارم دوتار یاد بگیرم گو خواه ازت یاد دهم بعد کم دوتار همه یاد دام ما سرپنجه یاد گرد ما یاد گرد مدت که ما دوتار لیخست دو فیلم مستند جی ما چه گر جایی یادو نکردم لی نخست هابید
چند سال پیش لکلی بگ رو انشتنه داتک دو دیون چوم ما دوتار لخص لو کرجایی نچومه 45 ساله اومه که ما دوتار هلانیه یاد کردیه تا الان ادامه داره. کوردانی خۆراسان لە سەردەمی شەعباسی سەفەوی ڕاگوێزراون بە مەبەستی بەرگریکردن لە سنووری ئیمپراتۆریەتەکەی. بەڵام کچ و کوڕی کورد لە خۆراسان دەیان گروپی میوزیکی کوردیان دامەزراندووە و بە زمانی کوردی گۆرانی دەڵێن. گیهاندنە پەیامان بگەلێک ڕیان دبە. چیرۆک جی بە هەردوو ڕێگەزان خۆشە. تەمامکردن هەف دikarin diriya semaya balê çîrok û peyamên xwe yê xweş û balkêş bigihînin. Semaya balê jî li Herêma Kurdistanê geş bûye. Yani dema ku tu li wê semayê temaşe dike, bê wergir tu dikarî jê têbikê ka ew sema çi peyamê digihîne mirov. Em jî berê xwe bidin Silêmaniyê û em bizanibin ku li wê derê çi çalakî çê dibin ji bo semaya balê. گروپی لەیزین بۆ سەمای بالێ بە شێوازە فەرمیەکەی لە 2010 سەر بە وەزارەتی ڕۆشنبیری سەر بە سنتەر و تیپە هونەریەکان دامەزراوین. بەڵام گروپی لەیزین تا ئەو کاتە پێویستیە کرد کە مامۆستای پێگەیان دەبێشت بۆیە ئێمە لە پێشترەوە دەستمان پێکردەوە. لەو کاتەوەی کە لە ئەکادمیات دەرچووم و بڕوانامەی بەکەلۆرێسم وەرگرت، یعنی ئیتر چەندین کادرم پێگەیان وەکو مامۆستا، چەندین خوێنکار هاتنە پێشەوە، ئیشمان بردە ئەڵمانیا، چەند شاکارێکی گەورە گەورەمان کرد بۆ ئەوەی هەم بینەری ئاشنا بێت بەم هونەرە، چونکە تازە بوو لە کوردستانە، بە سەرانسەری کوردستان تازە بوو بۆ من کە کۆنترینی هەموو هونەرەکانە، بەڵام هونەری سەمای جەستە پێمان نامە بوو. چەندین کچ و کوڕی پەیمانگای هونەرە جوانەکان یاخود فەرمانبەر بێ یاخود مامۆستا بێ لە شوێنێک لەگەڵمان بەشدارە بوون. ئەمە وەکو گەورەکان تا 2004 لە ئەڵمانیا سەمای مەملەکەتی سەرمان پێشکەش کرد کە تەبان ئێمە وەکو دەوڵەتی کوردی ناسێنرابووین لەوێ، لە بینی دە دەوڵەتا بەس بە ئێمەیان دووارە کردەوە، چونکە پێویستی بە وەرگێڕ نەکرد و هەموو کولتوری کوردیشم تێکەڵاو کردبوو بە مۆسیقای، بە بابەتی، بە جۆری جوڵەکانەوە هەمووی. 2005 کۆڕێکم کرد بۆ ئەوەی بینەر ئاشنا بێت بەم هونەرە. کۆڕەکە 2 ڕۆژی خایەن لە کۆتاییشە سەمایەکی تر کە بە کۆپلەی شاعری گەورەمان نالی کۆتایی پێهات. 2006 گەڕانەوەی دەمامکمان کرد بۆ فستیڤاڵی شانۆ، ئەوە بوو جمهور نەڕۆشتە دەرەوە. جارێکی تریشیان پێ دووبارە کردینەوە، هەر لە شاری سلێمانی لە هۆڵی کۆمەڵ ئەو دوو جارێکی تریشمان دووبارە کردەوە. لە 2007 شەپۆلی پەپولەکانمان کرد کە ئەمیش هەر بۆ دەستپێکی فستیڤاڵی شانۆ بوو، تەبان ئەویش خەڵاتمان بەدەستێنە. 2008 لاسوغەزالم کرد کە بەیتێکی داستانێکی کوردی مێژوویە، مۆسیقاکەی مامۆستا ئەنوەر قەرەداخی داینابوو. تا 2008 ئەنجا لە وەزارەتی پەروەردە قوبوڵیان کرد وەکو پەروەردە بچێتە ناو مەکتەبەکانەوە. ئەویش تەنها 6 ساڵی خایەن 4 فستیڤاڵمان کرد، چەندی مناڵ، تەوان لەبێ مناڵە هاو زۆر بەشیان کەچ بوون. 4 فستیڤاڵمان کرد، ئەمان بەردە هەولێر و دووهۆک، گەشتی گەڕۆکمان کرد بە ناو مەکتەبەکانە هەردوو وەرزەکە. بەڵام لە 2004 ئیتر وتیان حرامە دایان خست. داخرا لەبەر ئەوەی وتیان حرامە و یەکسەریش ئەبێ داخرێ. من بە 16 ساڵ کردمەوە، بڕیاری ئەنجومەنی وەزیران کرایەوە. یەکسەر بە شەو ڕۆژێ مدیرێکی ئەتیادی پەروەردەی گشتێکە بە شەو ڕۆژی داخستۆم و مامۆستاکانی نەقڵ کردم. ئەو بۆتر هەموو مناڵەکان هاتنەوە ناو گروپەکەم، چونکە وەکو ئاماژەم پێکرد گروپەکەم سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و گەورەکانی لێبوون. ئیتر هاتینەوە ناو گروپەکە. لێرەوە لە 2015ەوە بەبێ وەستان ئێمە خولی بەردەواممان هەیە بۆ مناڵان. گەیشتینەوەی 5 ئاستی جیاوازمان هەبێت لە تەمەنی 5 ساڵەوە تاکو زانکۆ هەمە. مناڵم هەبووە تەمەنی 6 ساڵ بووە وەکو ترێنیاز کچەکەی خۆم، وەکو میرکەیوان
تەمەنی 6 ساڵ بۆ ئێستا 18 ساڵن هێشتا هەر لام ماونەتەوە بوونەتە باڵێرینە و باڵێرینەوەیەکی گەورەی جوانی بەتوانە کەشان بەشانی دەوڵەتانی تر ئەتوانین ئێمە دابەزین لەگەڵیان. ئەمە بۆ ئێمە دەستکەتێکی گەورەیە، بەڵام بەداخەوە لە ئێمە کوڕانمان کەمن، هەموو چیرۆکێکیش بە هەردوو ڕەگەزەکەەوە جوانە. بەردەوام تاقیمان کردوێتەوە ئەو سامانەی کە کوڕیتیانە جمهورەکە زۆر حەزی لێ نەکردووە، لەگەڵ کوڕی تێکەڵاو بۆ چیرۆکەکە تێگەیشتون مەبەستەکە چییە، زۆریان پێخۆش بوو، دەستخۆشی زۆرمان لێکراوە. بەداخەوە چەند جارێک ئەتوەرێم لەوەی کە ئیتر تەواو من ئیش بۆ شاری سلێمانی نەکەم، بەڵام هەرچەنەکەم ناتوانم لەبەرەوەی ئەو مناڵانە ئەبینم، ئەو تاقانەیان ئەبینم. مناڵم هەیە سعات 2 دەرسی هەیە، ئەو لە 6 بەیانیەوە خۆی گۆڕی و حازرەکەی دەرسی بالەکەیەت. کۆمەڵێک خوێندکاری جوانم پێگەیشتون کە ئێستا گەشتونەتە ئاستی زانکۆ. بەداخەومانە جێی خەفەتن کە من ناتوانم بەردەوامیان پێبم، چونکە تاکە گروپە نەکار لە شاری سلێمانی لە هەموو هەرێمی کوردستانە کە ئەبێت زۆر بەتەنگەوە بچن. چەندین جار لە هەولێر لە دوهۆک داوامان لێکن کە بچین لەوێ بکەینەوە، لە ڕاستیە قورسە بۆ ئێمە. خوازیارم لە هەموو بۆنەکانە بتوانین ئێمە جێدەستی خۆمان هەبێت، جێگەمان بکرێتەوە، لێمان تێ بگەن، داستانی کوردەکان ڕووداوە کوردەکانی خۆمان بگێڕینەوە و بە بیانیەکانی ئاشنا بکەین. خوازیارم دەستگیرەوە بگرین. دبەرێدە دەما و گەستێکی گەشتێکت هات مەژێت پرسی کە گەشتەتە خۆش بوویانە حەتسانی سبێ بوو گۆتایژی لێ دیتین و گوتن نابنەوە کەف نها بە پێشکەتنا تەکنۆلۆژیە کەسێک کە فۆتۆیانژی دگرە دگەرە برێکە گەلێکی هەستان بگەهێ جەم دەستێک کەسێک و تخوازە تەماشە بکەم ئیجار سروشتیە کوردستانێژی بووەیەکی گەلێکی نافزارە کو گەلێک کەس خوازن چاوی خۆ بووەیەکی ڕۆناهی بکەن ئەمە بەحسە دوو کامیرەبانان بکەن کو دەبەرە بەروهاریادە لێ دەری فۆتۆین گەلێکی جوان دگرە و تەمەنی خۆشی دە فۆتۆگرافیەدە دەرباسکردنە ئەم پێکڤە وان ناس بکەن. أس أحمد أدني ماك ويا برنياس الدفرة والسراسة بارزجادو كيف أحمد أدني تمانياسين أفا 14 سالة فرمي كوك فوتوغرافر هاتي مانياسين وكو أس أندامه كمالاوينا جريد كردستان ما أس و هفولي مكاك أسمات ماي كو أفا دمك درجة أم بيك و درد كوين جشت فوتوغرافري وفوتوات جرين بتایبەتی دەڤەرەوە ما دەڤەرە بەروەر یا جبەر و ئەف دەڤەرە و ئەم تێدان مەزم بووینە هەر بیر هاتنێت کەڤند مێشکێ مەداماینە و ژبەر هەندێ مەدوێتن ئەم ئەوی سروشتێ جانێ کوردستانێ پرەنگێکێ گشتی و دەڤەرە بەروەر یا بتایبەت ئەوی سروشتی بکەینە فوتو و نیشا وان کەسا ئەوێت حەزا وێنێت فوتوگرافی هەی هەر پشتی و ئەس بوومە ئەندامێ کومەڵاوێ نەگرێت کوردستانێ هەر دەستپێکێ من بەشداریت خولەکە وين قرتني ذاكر بسرپرشتيا كمالا وين قرت كردستان الدهوك البانوراما آزادي أو خول يا جلاي ريخراوكا ألماني وبو وهندك فوتوغرافرت ألماني كو سرپرشتيا متكر يعني ما مستويت وخولي بون خولي دوما مفاكي إجار زور كو خولا منو دسبيكي بو هما هر دسبيكي أشيام كو وك وين قرت بروفيشنال هنر فوتوغرافر يدا كار بكم وديسان هر همان سال دا من خلات باشترین وینگر سر آسیا کردستان ورگرد کو او خلات تایبت یه وینه سروشتی بو وینه که سروشتی بو یه دورامه بو کو هات هر حال بچارتن وک وینه ایکی آن سرکفتی ایکی توی پیشانگه دا جبر کو حزک گلک مازن من وک کسی هایی بو گرتن وینه فوتوگرافی جبر هنده ایدی سنور جیل بر من نماینه کو گلک جارا از دربازی باکور کردستان بم و سردانا وان زوزان کردستان و چای بلند وکی چای آرارات و چای سنبول و چای سیپان و دیسا چای جیلو و چارچل هرکیا و زوزان برچل الجلمرگ پراستی خودان دیمنه که گلک جانن و سروشت که اجار سرنج را کشه بر حزا گرتنا وینت فوتوگرافی از نچار بوم کو سردان وان دورا بکم اون کجی ارشیفه که یک جار مازن یه باکور کردستان و یک کردستان پرنگه که گشتی و دورا آمدیه و دهوکه و
حتی قضا این شیخان و بردرش و آکرجی که سردان وان دورا کریه و دورا بارزان دیسا سردان وان کریه و ارشیفه دوره جیل دف منه نوی من عصمت مویا سراسمت خواهی نوی بلاف کم از خلک گنده موی من سروشت گندت ما هج بچی کاتی جن کمت وان درا مازن بوین طبیعتا که جان بو مرو پال دا چوبت مرو بیوی جاناتیه ببینن مرو پال دا هنده کده بس با وقتی دا کبن دا کامیرا و تشت واسانه نبونش بعد هنده پشتی سالت نوتا شونی که من دست پی که جاش پیچ رسم گرتن و پشتی فیسبوک و فیسبوک در کتین ماشونی که جا رکادی رسمیت خواندک بلاف کردن دا رسمیت منطقه ماجی گلک تشت جانت لهایش یه دیانور و یه سروشتی رنگت کلیل که چیا خاص از چیایت میت بلند یه زوزانه وقتی مروچی توار هکی ایک نچی بیتوار و جاناتی نو بینیتن اوان ول مرو بیت که مرو وینت وان رسم بگیریتن وان جاناتی ها گلت بنشترو که گل شلیلاتری ریبو که انواع تراشو که وان دیانوریت مرسمت وان گرتین مرسمت توریایت گرتین یه تیوایت گرتین یه سبورا یه چوچکا انواع چوچکا برکتا و شرکاکا و زرویلا و بلکوشکا و انواع چوچکای المنطقه ما هی من گرتین و نگرتن بو من پتر هواياتا که نه کتشتا که از بیجم از و نگیره که محترفم نخیر یا من از رسمات گیرم بو ذوق بو هواياتا که از رسمات گیرم پترش کو بگیرم واکی مهنک دما کو مرۆڤ دووری وڵاتی خۆ بە یان ژی کۆچبەر بە هەلبەت کەسێک کوژ وڵاتی مرۆڤ بێجە مرۆڤ ژێت بێژە هەماتوو هەنێکی شخاکە وڵاتی من ji min re bîne wê gelekî baş be. Iraqîyan li vê derê çi kiriye? Li wîlayetekê li Amerîka rabûne wekî tu bêje Iraq xistina nava taxaka biçûk de li wê deverê. Hemû ol û mezheb û pêkhatiyên ku li Iraqê hene li wê taxê hene. Bi zimanê erebî ji li wê taxê diaxivin. Yani tu dirû wê derê tu dibêje zil Iraqê me. Ji ber wê jî li ser cadeyekê nêzîka 10 Huseynî jî li wir avakirine. Hevkarê me çûne wê derê û seredana wê taxê kirine. Em jî bi hev re wê taxê nas bikin. ئێرە شەقامی حوسینەکانە لە ئەمریکا دەکەوێتە شاری دیێربۆرن دەمشق. شەقامەکە زیاتر لە شەقامێکی عراقی و ڕۆژڵاتی دەچێت نەک ڕۆژاوایی. گەورەترین ڕەوەندی عراقی لەم شارە خاوەنی بازارێکی گەورە و زمانی سەرەکیش لەم شەقامە عەرەبیە. لەسەرم شەقامە نزیکەی 10 حوسێنی هەن کە تایبەتن بە شیعەی عراق و لێرە بە سەنتەری ئیسلامی ناویان دەبردرێت. یەکەمین حوسێنیەش کە دروست کرابێت ئەم سەنتەرە بووە بە ناوی کەربەلا. یەکەمین سنتەری ئیسلامی لێرە لە ساڵی 1995 دامەزراوە کە ئەویش ئەم سنتەرەیە سنتەری ئیسلامی کەربەلایە. تقریبان کۆنترین سنتەرە لەم شارەدا. دواتر سنتەری دیکە دروستکراون وەک سنتەری ئیمام عەلی، سنتەری زەهرا، سنتەری سادق، حوسێنیەی ئیمام سەجاد و موکبی جمهوری حوسێنی و موکبی ئەویندارانی حوسێن و هەروەها موکبی خزمەتکارانی حوسێنی. ڕۆژانە ڕەوەندی شیعەی عێراق ڕوو لەم حوسێنە دەکەن و نوێژ و نزا و پاڕاوانەکانیان دەکەن. حوسێنەکانی ئەم شارەش لە سەردەستی ڕەوەندی عێراقی دروستکراوە و هیچ لایەنێکی دیکە نە لە عێراق نە لە دەرەوەش هاوکاریان ناکات. یەکەمین کاری ڕەوەندی عێراقیش لەم شارە دروستکردنی حوسێنیە بووە. بێجگە لە چالاکیکە دینیەکانیش لێرە چالاکی کولتوری و کۆبوونەوەی کۆمەڵایەتیشی تێدا دەکەن. هیچ هاوکاریەک ناکرین لەلایەن حکوومەتیشەوە بە هیچ شێوەیەک نییە. ئەو ڕەوەندەی کە هاتوونەتە ئێرە کە نەوەی ڕاپەڕینی شەعبانین ڕاپەڕینی میلی دوای 1990 ئەمانە نەوەی ئەو کۆچبەرانن کە لە سعودیەوە هاتوون بۆ ئێرە. سەرەتا کە هاتن ڕۆڵەکانی ڕەوەندی عێراقی بوون. من بە تایبەت لەسەر ڕەوەندی عێراقی قسە دەکەم. کاتێک کە سەرەتا نەوەکانی ڕاپەڕینی شەعبانی هاتنە ئێرە یەکەم شت کە دایان مەزراند ئەم مزگەوتە بوو. هەر گروپە و حوسێنیەکی تایبەت بەخۆی دروست کرد. ژمارێکی زۆر حوسێنیە لێرە هەن. تەنانەت هەندێکیان بە تەنیشتێک دیەوەن ئەو دوو حوسێنیە کە لە پشتمنەوە دیارن یەکیان ئیمام سەجادە ئەوی دیکەشیان ئیمام عەلیە. ئەگەر چەند خولەکێک نزیکەی 3 بۆ 4 خولەک بە پێ بڕۆیتە خوارەوە حوسێنیە دیکەشەیە ئەو حوسێنیە بە ناوی حوسێنیەی کەربەلایە و چەند مەترێک لە وڵاترەوە حوسێنیەکی دیکە هەیە بە ناوی حوسێنیەی ئیسلامی ئەمریکی.
و لەو لاتری ژمارەیەک حوسینیە دیکە هەن واتە زیاتر لە 5 بۆ 6 بۆ 7 حوسینیە لێرە هەن کە زۆربەی حوسینیانە حوسینی عراقیەکانن. لەبارەی هەبوونی ئەو هەموو حوسینیە و هەروەهابوونی دوو حوسینیە بە تەنیشتەکەوە پرسیارمان لە شیعی ئەم ناوچەیە کرد و ویستمان لە دەمی خۆیانەوە هۆکارەکەی بزانین. ئەمە تەنیا جیاوازی بۆچوونە کە بۆچوونی تاکەکانە کە هەر یەکەیان لەگەڵ ئەو گروپە دەبێت کە لەگەڵیدا ئاسوودەیە. بەڵام پێم وانە ئەمە کێشە بێت. چەند گروپێک و ڕەوەندەکەش گەورەیە. شوێنی هەمویان لە حوسینیەکە نابێتەوە و پێویستە چەند حوسینیەک هەبن. بێجگە لە حوسینی عراقیەکانی شاوکات ژمارەی حوسینی دیکە هەن کە هی لوبنانیەکان. لەوێ چاومان بە عید ئەلوان ڕێنماییکاری گەشتیاران لە سەنتەر ئیسلامی تایبەت بە لوبنانیەکان کەوت. یەکەم شت کە لێمان پرسی بۆچی ئەو هەموو حوسینیە هەیە و هەمووتان بەیەکەوە کۆ نابنەوە. ئەوەی کە لە ناوچەی دیەبۆرن و هەروەها هەندێک ناوچەی دیکەش هەن ئەوەیە کە دوو مزگەوت لە تەنیشتی یەکدیەوەن کە دەکرێت یەکێکیان سون نەبێت و ئەوەی دیکە شیعە. بەڵام لە هەمان شوێن دوو مزگەوتی شیعە لە تەنیشتی یەکدیەوەن چونکە پێیان وایە ئەو ئیمامەی کە سەرۆکایەتی مزگەوت دەکات نوێنەرایەتی ئەو دەکات. ئێمە تاوەکو ئێستاش وابەستەی باگراوندی ئیتنین. هەندێک کەس هەن کەیفیان بە خەڵکی لوبنان، هەندێکی دیکەیان کەیفیان بە خەڵکی عراق نایەت. عید لە دایکبووی میشیکنە و باوکی لە ساڵی 1996 لە سووریاوە هاتووەتە ئەمریکا. باسی لەوە کرد کە مزگەوتەکەیان کەوتۆتە نێوان دوو کەنیسە و ئەوەش نیشانەی پێکەوە ژیانی ئاینەکانە لە ئەمریکا. هەروە ئاماژەی بەوەشدا هەندێک جار کریستیانەکانیش ڕوو لە مزگەوتەکەیان دەکەن. بۆیش پێویستە موسڵمانەکان لەو چوارچێوە بێنە دەرەوە کە پێوە بەسراونەتەوە. کێشەیەک لە بیرکردنەوەی کۆمەڵگەی موسڵماندا هەیە. ئەویش ئەوەیە دەمانەوێت لەو کۆمەڵگەیەدا بمێنینەوە کە ڕنگدانەوەی میراتی خۆمان. بەڵام بۆ من وەک لە دایکبوویەکی وڵاتە کە باوکم لە ساڵی 1996 لە سووریاوە هاتووەتە ئەمریکا ئەمە شتێکی نەرێ نییە. چونکە هەر موسڵمانێک کە هەیە دەتوانێت بێت لێرە نوێژ بکات. هیچ بربەستێک نییە لە بەردەم هیچ کەسێک سەر بە هەر ئاینێک بێت سەردانی ئێرە بکات. هەندێک جار هەندێک کریستیان دێنە ئێرە بۆ خەڵوەت. بۆیە بۆ هەموو کەسێک کراوەیە کە بیەوێت لێرە بێت. شاری دیێربۆرن دەکەوێتە ویلایەتی میشیگن گەورەترین ڕەوەندی عراقی لەم شارە دەژین. ژمارەیان نزیکەی 50 تا 60,000 عراقی موسڵمان دەبێت. هاوکات بێزگە لە موسڵمانی عراقی ژمارەی کریستیانی عراق و کوردستان و کوردیش لەم شارە دەژین. دیار کوردە ڕوودا و میشیگن. بەvê fîçerên gihan zawiya xeleka xwe îro ji bernamê çavê rûdawê hetsanî xelekek din hûn her di nava xêr û xweşiyê dibin.